سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی ئەوڕێم چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئازیزەکان زۆر خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەت بە ڕۆژی هەینی پێتان شادەبینەوە لەگەڵ تەواری هاوڕێم تەوار چۆنی زیتەڵی هاوڕێم باشی دەنگ و باسە چۆن من باشم مناڵەکان چۆنن مناڵەکان باشن هەمیشە باش بن مناڵ ئازیزەکان ئەمڕۆ جیاواز لە بەرنمەکانی تر هاتوون بۆ شوێنێکی زۆر تایبەت بۆ لای مناڵ ئازیزانە بۆ ئەوەی مناڵانی ئێرەش بێبەش نەبن چونکە ئێمە بەڵێنمان پێیاون مناڵانی کوردستان لە هەر شوێن و شار و شارۆچکە و گوندێک بێ بەسەریانەکەینەوە تەوار ئێمە ئەمڕۆ لەکوێن ئادی بیڵێ بەڵێ وەکو زیتەڵەی هاوڕێم باسی کرد مناڵەکان من و زیتەڵە ئەمڕۆ هاتووین لەگەڵ مناڵ پارێزی کوردستان بە هاوکاری بەڕێوبەرایەتی پەروەردەی هەڵەبجا هاتووین بۆ شارۆچکەی خوڕماڵ بۆ ئەوەی کە مناڵەکانی ئێرەش بەسەرکەینەوە پەرە بدەین بەتوانە و بەهرەکانی مناڵەکان کە لە بواری پەروەردە و وەرزشی و هوەری و چەند بابەتێکی تر ئەمڕۆ مناڵەکان ئەدوێنین کە خولی هاوینەیەیان هەیە ئێوە دەتوانن لەگەڵ ماناسێر بکەن بزانن بەرنامە تایبەتەکەی من و زیتەڵە چەند مناڵی تایبەتمان لەگەڵا بێت فەرموون با پێکەوە بڕۆین بۆ لایەن مناڵەکانی هاوڕێمان لەگەڵ زیتەڵە هاتوین بۆ ژووری هوەر بۆ بینینی وانەی هوەر لەگەڵ مامۆستای هوەرە بۆ ئەوی کە گفتوگۆی هوەری بکەین و بزانین مناڵەکان چەندێک سوود لەم وانەیە بینن سڵاو لێبێ مامۆستاگەر بەخێر زیتەڵەی هاوڕێمان منیشتەوار بەخێر بەنیاخوا بەخێر مەمنون زۆر خۆ بناسێنی بۆ مناڵەکانی هاوڕێشمان بەڵێ من ناوم مامۆستا لانەیە لە قوتابخانەی بێسارانیم مامۆستای هوەرم لەم هاوینەیە بەشداریمان کردووە لە خولی هاوینەی مناڵپارێزی کوردستان کە بە خۆشحاڵیەوە مناڵپارێزی کوردستان ئەم ساڵ خولەکەی لە خوڕماڵ کردوێتەوە کە بە خۆشحاڵیەوە مناڵان بە گەرمبوڕی بەشداریان کردووە لەم خولە و دەستخۆشیمانێ بۆ مناڵپارێزی کوردستان کە هەموو پێداویستەکانان لە ئەستۆ گرتووە و بە شێوەیەکی بێبەرامبەرە زۆر چاکە ئێمەش پێمان خۆش بوو لەگەڵ زیتەڵە سەردانی ئێوەکەین و مناڵەکانی ئێرە بەسەرکەینەوە زۆر پێمان خۆش مناڵەکانیش زۆر پێیان خۆشە بەخێر سەر پێمان خۆشە باسی گرنگی وانەی هوەرمان بۆ بکەیت بەڵێ ئێمە لەم خولە جیاواز لە خولەکانی تر زیاتر ئەو شتانەیە کە مناڵ حەزی پێکا بۆم لە خولەکانی تر زیاتر هاندانە بۆ ئینگلیزی بیکاری عەرەبی بەسم خولە زیاتر ئەوەیە کە مناڵ کاتێکی خۆش بەسەر بێ بۆم نەوێنە کێشانە گۆرانیە شانۆیە لە ژوورەکانی تر وەرزشکردنە دەستڕەنگینیە چیرۆکە یعنی ئەو شتانەیە کە مناڵ زیاتر کاتێکی پێوە بەسەر بێت و دوورکەوێتەوە لەو وانە قورسانی لە قوتابخانە خوێندوێتی وەکو شوێک بێت بۆ مێشکی ئەو قوتابیە لە ئێمە لە ژووری هوەرە هەر ڕۆژی و باسی شتێکەکەین بابەتێک تەنها وێنە کێشانە بەڵکو ئێمە پرۆڤەمان کردو خۆمان ئامادە کردو لە کۆتایی ئەم خولەیە فستیڤالە بکەینەوە تایبەت بە ئیشەکانی قوتابیان بۆمە ژووری هوەر شتی ئامادەکراوی خۆی هەیە بە شانۆ بە گۆرانی بە وێنەوە مامۆستای وەرزشمان چالاکی خۆی هەیە مامۆستای دەستڕەنگینیمان چالاکی خۆی هەیە ئەمەش هەنێک لە کارەکانی قوتابیان کە بۆ ئەو فستیڤالە ئامادەکراوە زۆر جوانە زیتەڵە تۆ زانی وانە دروستکەی وەکو نازانم دروستکەم وانە زۆر جوان دروستیان کردووە بەڵام مەزانم دروستیکەم تەوار ئەگەر نەشتوانی ئەتوانی سوود ببینی لەوانەکانی مامۆستا و وانەی لێوەرگریت وایە نیشەوڵێن بێم بۆ ئێرە لەو خولە بەشداری کەم ئەگەر دەرفەتە بێ باشە زۆر باشە دەست خۆش بێ ئەمە بۆ نمونە تەنها ئیش لەسەرەوە ناکەین قەڵەم بۆیە و وەرەقە بەڵکو ئیش لەسەرەوەکەین کە دووبارە شتێکی تر بکەین بە وێنە و دروستی کەینەوە لە وێنەکانی تر شادیارە بۆن ئەمە لەسەر ئەم پارچە تەختە دروستکراوە بە وەرەقە دروستکراوە بەڵکو بۆی تا بەکار چیتان بەکارهێناوە لەوەیە بەڵێ ئەمە تەختەیە وەرەقەی کۆلاجە ماجیکە بۆ نمونە مناڵەکان وێنەکە دروستەکەنەوە دووبارە بە مقەس ئەیبڕن و ئەلکێنەوە بە وەرەقەی ترۆ کە وێنەیەک دەرەچێت بۆ نمونە ئەمە تەختەیەکی بەسیتە هاتوین دووبارە دروستمان کردوێتەوە بەوەی کە بیکەین بە یەک ڕنگ و ئەو مناڵە حەزی لە چ ڕەنگێکە یان حەزی لە چ وێنەیەکە دووبارە لەسەر ئەم تەختە دروستی کات زۆر باشە ئەمە مامۆستاوەکو ڕیسایکلێکی شەوە ژینگەکەمان
بۆی کە ژینگەکەمان زیتەڵە پیس نەبێت و ئەو پلاستیک و کاغەز و شتانی کە ئێمە فڕێن ڕۆژانە توانین بەکاری بێنینەوە لە هونەریە. بەڵێ ئەمەش یەکێک ترە لە ئیشەکانی تر ئەمە بە شێوەیەکی ئەوەی کە یعنی ڕسمەکە جیاوازتر بێ بۆ منە من پێم وتون بۆ منە ئەم گوڵە بەم شێوە دروستکەن بەم شێوە بیلکێنن جیاواز لەوەی تۆ گوڵێک بە قەڵەمێ دروستکەیت وەکو هەموو جارێکە مناڵ دروستیەکە بەڵکو چوومە شتێکی جیاوازتر بێ. دەکاری زۆریشی بۆ کراوە. بەڵێ قەڵەکان ناوەی هەموو شتێ جەخت لەسەرەوە شەکەینەوە کە لەگەڵ شافێری قیاساتە بن مەسەلەن لقەکەی گەورەتر بێت لەسەر ئەم وەرەقە چ قیاسێک ئەبێ بکەیت و چۆنە جیاوازەکەی چۆنە یان باسی ڕەنەکان خۆیان هەڵێ بژێرن وەڵا ڕۆژانە ئێمە ڕسمەکەین و ئەیبینن چۆنە و چی بەکاریە و چ ڕەنگیەک چۆن بێت بەکارێنن وڵا زۆربەی ڕەنگەکان بەکارێنین بۆی ئاوی ماجیکس لە بۆیە یعنی زۆربەی بۆیەکان بەکارێن وەرەقە چەنەها جۆر وەرەقە بەکارێنین وەرەقەی ڕەنگا و ڕەنگی کۆلاج بەم قیاسە بە قیاسی بچووکتر ناڵێم مەقەبات تەختە اینجا لەم زوروفەی ئێستاشە جەختمان لەسەر بارودۆخی کۆرۆنا کردوێتەوە کە مناڵەکان خۆیان باسی ڕێنماییەکەن بەڵێ با من ئەمە بکرێت بەڵێ بەم شێوەیە زۆر جوانێ باسی کۆرۆناەکەن بە ڕێنمایەکان نەکات ڕاستە ئەمەژێکی لە قوتابیە دەستڕەنگینەکانمان کێشاوێتی بەم شێوەیە چۆن چەند ساڵ کێشاوێتی ئەمە پۆلی 5 بۆ 6 ئەو تەلەبانەمان بێگومان من کە هەر ڕسمەکەن بێگوماڵێم کێشە نییە کە بۆ منە کەسێکی نزیک خۆت یارمەتی و بە یعنی مناڵ سەرەتا دەستی بگری بەڵێ بەس زیاتر خۆی فکرەکەی خۆی بیرۆکەکەی خۆیەتی و یارمەتیانیاوە ئەمەش زۆر جوانەوە بزانم گۆی سەوی مامۆستا بەس تووڕە بووە بەڵێ ئەمە وەکو مناڵەکە خۆی بۆی باس کردم ئیسە دیار نییە بیێنم قسە بکە کوانێ لێرەیە بابێت وەرەگیان مناڵەکە ژێ بۆ ولامان ئێوەش بزانم ئەمە ڕسمەکەی تۆ بوو بۆمان باسکە ئەم ڕسمە باسی چیەکە چۆنی باشی ئەفەرینەوە تۆ کێشاودا بەڵێ بەڕاستی زۆر جوانە ئەفەرین باشە تۆ چەند ساڵە دەستیاوەتە کاری وێنە کێشان من لە تەمەنی 6 ساڵیەوە دەستم کردووە بە وێنە کێشان بژی زۆر باشە ئەی چی هەندەرە بووە دایک و باوکێ و براکان زۆر باشە ئەوان فێریان کردووی بەڵێ مامۆستاکان وێنەکەی بۆ لێیان زۆر باش ئەفەری باشە وێنەکە و باسی چیەکە ئەدی پێماوە دەبێت خۆمان پارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا باشە ئەی چۆن ئەو ڕەنگانت هەڵبژار ئەوە ئاوەکەیە ئەوەش سەوزایە کاتە بە پێی زەویەکە کێشاوتە ڕەنگی زەوی کە چۆنایی ئاوی هەیە سەوزایی هەیە باشە ئەی بۆ تووڕێ ئەوە ڕقی لە کۆرۆنایە تووڕە بواڵێ ڕقم لە کۆرۆنا ئەی ئەمانە واتای چییە؟ ئەمانەواتە ڤایرۆسی کۆرۆنا لە دەوروبەری زەویە ئەفەری زۆر باشە باشە ئەی لە قوتابخانە لەگەڵ وانەکاندا چۆنی وەڵا مامۆستای وێنەمان زۆر باشە زۆر فێری زۆر شت بووین لە دەرزەکانی ترا زۆر باشە کە مامەشی کردو زیتەڵە زۆر باشە خۆی و ڕۆژەیە نایوتی ئەمە زەویەکەیە لەبەر زۆری کۆرۆنا تەنانەت زەویەکەشمان دەمامکی کردو تۆ بیرۆکەیەکی زۆر باشە گرنگی بە بەوانەکانیش لە پاڵ وێنە کێشان بەڵام بیرە نەچێ گرنگی زیاتریش بێت بە وێنە کێشان بووی لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە هەر بژی ئەفەری زۆر سپاس ئەمەشێکی ترە لە وێنەکان کە زیاتر جەختمان لەسەر بەکارهێنانەوەی وەرەقەی کۆلاج کردووە بەشێکی ڕسمەکەی بەشێکی وەرەقەی کۆلاجە کە من یەکەم جار پێم وتن بەم شێوەیە بیکەن بەم شێوەیە وەرەقەکان چاکەن و بیلکێنن نمونەی زۆرتریان بۆ هێنا زۆر جوانە وێنێکی تریشێ بە دیوارەکەەوە ئەوی ژەر بەڵێ ئەوانە بە هەمان شێوەیە بڵێ وەرەقەی کۆلاجە زیاتر بەوانە ئیشەکەین تەوارەوە قژی لە قژی منەچێ زانی خێر زۆر جوانە ڕسمەکانمان زۆرە وەکو وچم ئامادەمان کردو بە فستیڤاڵی کۆچایی خولەکەمان ئەمانە بەشدارە بن لە پێشانگایە بەڵێ ئێمە لە کۆچایی خولە ئەو شتانی ئەنجاممان ناوە لەم خولە ئەمانەیە بە فستیڤاڵێک بەرهەمەکانی شتەکانی خۆمان نمایشکەین کە ئایا بۆ منە دایک و باوکی ئەو قوتابیەت
ئەم مناڵە چیە کردووە لێرە یعنی ئێمە بەرهەمەکانی ئەو مناڵە پێشکەشی خێزانەکەشی بەڵێ پێشکەشی ئەوانیەکەینەوە زۆر باشە زۆرم پێخۆشە کە مناڵەکان ئەو توانایان هەیە ئەو وێنانە بکێشن و ئێوەش هانیان ئێن لەگەڵیانە باشە بۆیان سەخت نییە بەکارێنانی ڕەنگەکان ناوی چی بوو؟ بۆی بۆی ئاوی و لەگەڵ بۆی چەوری و کۆمەڵی سەرەتا تۆزێک بەتاوی بۆ مناڵەکان ئەوانەی تەمەنیان 6-8 ساڵە تۆزێ بۆ ئەوانە ناڕەحەتە ئێمە 6 ساڵمانێت تا 12 ساڵ لەگەڵ ئەوانە تۆزێ خەریبوون قورسترە بەس لەگەڵ ئەمانە بۆ نەجارە دووجار پێڵی ئەم شتە ئاوا بەکارێت باشە زوو فێرەبێت ئاگاشم لیان بوو پڕیانە کردەوە بەتاواتی ینی بەسپێتی بەجیان نا بەڵێ ئەوە زۆر جەخت لەسەرەوە کەم ئەڵێم ڕستم با سپێتی تیانە بێت دایمەم نمونانیان شانە زۆر جوانترا ئەڵێم بە سپیتیانە بێت زۆر جەخت لەسەر ئەوە کەمەوە چەند ساڵە لێرەم نەک بۆ ئێرەش بۆ قوتابخانەکەی خۆمان زیادەڵم تکایەتکە بەسمیانەهاوی بڕکەنە زۆر باشە دەست خۆش بێ مامۆستاگیان سەرچاوی پرسیار هەیە وەڵام مامۆستای پرسیارێکم هەیە تەمەنی و مناڵانی کە بەشدارن لێرە ئەبێ تەمەنیان چەند بێ واتە بەپێی تەمەنە بەڵێ تەمەنیان دیاریکراوە 6 بۆ 12 ساڵە ئەو تەمەنە لێرە وانە دەخوێنێت پۆلی 1 تا پۆلی 6 زۆر باشە دەستا خۆش بێت بچینە لای مناڵەکانیش کەمێک قسەیان لەگەڵکەی منیش پێم خۆشە لەو کاتە سریانەکەم بەڵام با بڕێیت زۆر باشە بەخێر بێنە سڵاو هاوڕێکەم چۆنی؟ چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ من باشم ئەی تۆ؟ باشی؟ خۆشیە. ئەو تۆ ناوت چییە؟ سایە. سایە ئافەری سایەکە. ئەی تۆ ناوت چییە؟ ئەی من نەناسی؟ نەوەڵا. وەرە بەگوێ تا بیڵێم. زیتەڵە. ها زیتەڵەیە؟ ئەی چۆن؟ باشە. چۆنی دەنگ و باسە؟ باشم. ئافەرین. باشە ئەو تۆ وێنەی چێکێکی؟ وێنەیە وەکو بڵێ مەساسە وێنەی مەساسەیەکە. مەساسە زۆرە خۆی؟ زۆر حەزیرەیە. باشە ئەبێ کەمی کەیتەوە بڵێ بۆچی؟ بۆ دانەکانە خراپە دوای دانەتیان نامێنێ. باشە پێم بڵێ لە پۆلی چەندی؟ لە پۆل 5 بۆ 5 دەرەچم. ئافەرین بۆ 5 زەرەچی زۆر باشە ئەی لەوانەکانی تر تا باشی؟ ئەلحەمدوللا لەمەیە باشی. ئەی چ سوودەکەی لەم خولە بینیوە؟ دەخوا بەزای مامۆستای ونەرمان زۆر باشە و وێنەی جای پێداوین و پێی وتینی بیکێشین و هینە زۆر سوودمان وەرگرتووە. ئەی حەزەکی بەردەوامی لە وێنە کێشان؟ بەڵێ. زۆر باشە هەر بژی کەواتە بەردەوام بە لە وێنە کێشان بەگوێ ئەو ڕێنمەیانەکەی کە مامۆستا پێتەڵێ باشە؟ ئافەرین دەستە خۆش بێ هەر بژی دەکارەکەی خۆ بکە باشە؟ سڵاوتان لێ هاوڕێکانم چۆنن؟ باشن؟ ناوت چییە تۆ؟ محەممەد ئافەری لە پۆلی چەندی؟ بۆ 5 دەرەچم. هەر بژی ئەی تۆ کچە جوان؟ نام سەنایە. سەنا ئەفەری سەنا لە پۆلی چەندی؟ وەڵا بۆ 5 دەرەچم. بۆ 5 ئەفەرین ئەی تۆ ناوت چییە؟ محەممەد گیان لە پۆلی چەندی؟ دەرەچم بۆ 5. هەر بژیت ئەفەرین ئەی تۆ؟ ڤینا ئافەری ڤینا ئەو هەوڕێ و بەرمان ناوی چی بوو؟ ئەوش ڤینا نەبوو؟ ڤاری خوشکنیەوە؟ ئافەرین باشە ئەی تۆ لە پۆلی چەندی؟ 5 هەر بژیت ئافەرین باشە ئەوە تۆ وێنەی چیەکەی؟ پیتەکانە نووسی بە ئەنگلیزی وایە؟ ئافەرین زۆر باشە هەر بژی ڕەنگەکانە زۆر جوانەکە هەڵە بژاردووە ئافەرین ئەی تۆ کچە جوان ئەو وێنەی چیە کێشی؟ وەکو ئەمە کێشم ئەو وێنەی وا کێشیتەوە؟ ئافەرین ئەی کە جوانە زۆر باشە وەکو خۆی دەرکردووەتەوە ئافەرین زۆر باشە ئەی تۆ وێنەکەوت باسی چیەکە؟ خانووە کێشم. خانوو ئەی ئەو نوتە جوانانە چییە؟ ڕەنگن. هەنگ ڕنگ زۆر جوانە وەم زانیەڵێ هەنگ ترسا گوتم نەیە پێمانەوە بە ئافەرین خانووەکە زۆر جوانە و جێم نەبێتەوە؟ جێم نابێتەوە؟ دەخانوویەکی گەورە دروست کە ئەمجارە بۆی جێم بێتەوە باشە؟ ئافەرین ئەی تۆ ئەوە وێنەی چی کێشی؟ ئەی ئەوار ئەو گوڵە چەند جوانە ئەو گوڵەی سوورە وایە؟ ئافەرین تۆ حەزت لە چ ڕەنگێکە زۆر؟ بەمەیی بۆچی؟ ڕەنگێکی جانەیە وایە؟ کە زۆری حەز لە ڕەنگی بەمەی و سوور و ئەو شتانێ ئەها خۆشەکانی نیش جوانە ڕەنگەکانی؟
ئەفەری دە باشە هەر بژی وێنەکانی خۆتا بکێشن بۆ هیوایە کە بەردەوام بن ئاوا کاری باش بکەن لە هاوینە بێن بەشداری خولەکان بکەن لەبەرەوەی سوودی لێبینن باشە ئەفەرین هەر بژی چۆنن مناڵەکان؟ باشی هەر باش بن هاتم بۆ لاتان بۆی کە وێنەکانتان ببینم بزانم چیتان کێشاوە سوتان بینیوە لە وێنە کێشان چۆنی تۆ ناو چییە؟ ناو محەممەدە ناو محەممەدە چەند ساڵی؟ 12 ساڵ 12 ساڵی هەر بژیت ئاگام لێت وێنەکەت پڕە کردەوە لە پێشە خانۆکە دروست کرد دواتر کۆمەڵی ماجیکی هێنا پێکەوە ئاوات لێکرەوە چی بوو؟ ئەوە هین ئاسکرێمە ئەوە ئاسکرێم شتە باشە ئێم نقطانە چۆن دروستکرەوە خاڵانە ئەوە بە ماجیک کرد بۆچی واد لێکرد وەکو باران بێ وەکو بارانێکی ملەوەن جەری وا هەیە بارانی شەبارێ ڕەنگە و ڕەنگ ڕاستەکەی سێرکەم مناڵەکان بیرکردنەوە و تێڕوانینی ئەم مناڵانە چەند جوانن باشە لەگەڵ وایە پێم بڵێ لە پێشە ئەمە گیان دروست کرد ویستە خەت دروستیکەی وتم ئاوا دروستیکەی جوانە بەس یەکسەر بەو شێوەیە دروستە کرد زۆر جوان دروستە کردووە ئەمانە چینتیایەتی ئەمانە پرتەقاڵ پێگەی پرتەقاڵی پێگەشتون حەزم لە پرتەقاڵە من تۆ چ میوەیەکە خۆی زۆر حەزم لە توفرەنگی خۆشە زۆر باشە ئافرم بەردەوام بە لەم وێنە کێشانە باشە سوودی لێ بینیوە کاتێکی خۆش بەسەرەبەی وایە زۆر باشە لە ماڵی شەو وێ ناکێشی زۆرم کێشتووە جاری وا هەیە ئەی بم بۆ مامۆستاکان کاتە لە ماڵەوەی کێشیت و دواترێ بێ ئەی تۆ بە مامۆستاکانت ئەی بەشداری کردو لە پێشانگە هەر بژیت زۆر باشە چۆنی تۆ خۆش ناو چییە؟ کاشمە کاشما تۆ بووی وێنەی زەبێکت کێشا بوو؟ باشە چیتری کێشاوە ئەمڕۆ؟ من ئەمڕۆ وێنەی ئەم خانوم کێشاوە زۆر جوانە پڕیشە کردوتەوە مناڵەکان سێرکەن ئەمان وێنەکانیان بەسپێتی بەجێ ناهێڵن هەمووی بە ڕەنگی زۆر جوان پڕەکەنەوە ئێوە ژوا بکەن زۆر جوانە ئەمە واتای چییە ئەم دوو خانووە؟ ئەمە خانووە ئەمەش سەوزایە ئەوش باشە کامە ماڵی خۆتانە؟ ئەوێن گەورەکەیان زۆر باشە ئەی پشت ئەمە وێنێکی تری کێشاوە ئەی ئەمەیان باسی چیەکە؟ ئەمەیان مامۆسا پێیای هیم ناڵای تربوتی ئێوە تۆخیکەنەوە زۆر باشە کاتە هاوکاری یەکتری شەکەن باشە ئەگەر هاوڕێکت لێرە بڵێ من پێویستم بەم قەڵەمەی تۆیە تۆ بەکاری هێنی ئەیەی تێ یان چی؟ پێڵی ناتوانم بدەمێن پێدەم پێرێ زۆر باشە ئافرم کاتە بێ هاوکاری یەکتری بکەن باشە تۆ ناو چییە؟ مارینا چەند ساڵی تۆ؟ زۆر باشە باشە پێمان بڵێ خانوویەکی کێشاوە تۆش بەڵام خانووەکەت ئێشتا پڕ نەکردوێتەوە ئەتێ چۆنایی پڕیکەیتەوە بەڵامەوە ناوەکی بە ڕەنگاڕم ڕەنگاوڕنگ با مناڵەکانی هاوڕێشمان بیبینن بەم شێوەیە ستونیە ئەوەی وێنەیەکەی هینیەکەی ڕەنگەکەی ئەی ئەمە چییە؟ ئەمە ڕێگاکەیەتی زۆر جوانە هەر بژی ئەی ئەو وێنەی بەڵامە مامۆسا پێیان بکەینەوەی تەلەفەکانی تۆ کامەین پڕ کردوێتەوە سەوزایەکەی زۆر باشە هەر بژیت بەردەوام بە ئەی ئەمە ناوی چی ئەمانە چی؟ ئەمە بۆی چەوری ئەمانە خۆشە بەکارهێنانی تۆ زیاتر ئیش بە کامیانەکەی ماجیکەکانیان ئەمانە هەردووکیان هەر بژیت ئەی تۆ چۆنی؟ ناو چییە؟ لیرە؟ لیرە چی دروست کردووە؟ ئەمە بەس ئیسەویستمەوانی هین کەمەوە ئەوانی پڕ بکەیتەوە بە ڕەنگی مۆر تۆ حەز لە چ ڕەنگێکە؟ پەمەیی کامە لەمانە پەمەیە بزانمەزانی ئافرین ئەی ئەمە چییە؟ بۆی ئاویە؟ سەمە هاوڕێکەت بەکارهێنێ تۆ بەکارهێنیت؟ بەکارهێناوە پێشتر؟ ئەبێ فڵچەیەکی خۆی هەبێ ئاواتای بە دواتر تەڕی بکەیت و ئاوایی بەکاری بێنی لە ماڵی شەخۆشم هەبێ بەکاری هێنم زۆر باشە مامۆستاکان فێریان کردووی کە چۆن ئەبێ بەکاری بێنی ئەی دوای ئەوەی کە وێناکێشی دەستە شۆیت ئافرم هەر بژیت جەڕستی لێ ئەفساشم ئافرم تاوەگەر بۆی کە جلوبەرگەکانیشە پیس نەبن دەست خۆش بێ زۆر سپاس با بچینە لای هاوڕەکانی ترتە سڵاو لێبێ چۆنی؟ ناو چیە تۆ؟ ڕۆژین چەند ساڵی؟ 10 ساڵی؟ پێت خۆشە بەشداری کردووە لەم خولەیە؟
هەربژی دوێنی چی و کێشاو وێنەی دەشتایەکەم کێش بەم لەوەنی بە ڕەنگا و ڕەنگی دارم تێ کێشە و خۆرەکەشم ڕەنگە هەربژی تۆ چۆنی ناو چییە؟ سەوا سەوا تۆ ژوێ ناکێشیت؟ وێنەکەشت تاو کردووە؟ زۆر جوانیشە گروپی نالی واتای چییە؟ تازانی دەی باشە دەست خۆش بێ چۆنی تۆ؟ ناو چیە تۆ؟ ژوان تۆش وێنەکە و زۆر جوانە وێنەی کچێکە؟ دەمیشی سوورە وایە؟ هەربژی تۆ چۆنی؟ باشم ناو چییە؟ موبین ڕوبین باشە موبین تۆ چی و کێشاوە؟ من وێنەی بەلەمێکی کێشەوە زۆر باشە هەر بەردەوام بن لەم وێنە کێشان و کارە هونێریانەکان باشە زۆر دەزڕەنگین و باشن ئێوە چالاکن پێم خۆش بوو لەگەڵتان نابووم لەگەڵ زیکەڵەیە ئەڕۆین بۆ ژوورێکی تر دەستان خۆش سڵاو لێبێ مامۆسا سڵاو لە ئێوەش بەخێر باشی بەخێر زۆر سپاس هەرک نەبێ خۆ بناسێنی من هودا مامۆستای ئینگلیزیم لێرە لە مناڵپارێزی کوردستان خولێ کردوێتەوە بۆ خوێندکاران خوێندکانی سنوورەکەمان زۆر دەستخۆشیان لێکەن و سوپاسیانەکەن بەڕاستی شتێکی زۆر باشە هەم خوێندکار بۆ خوێندنی هەم خولی هەم هاوینەکەشی هەم لێرە ئێمە پێویستکردنی زمانی ئینگلیزیە زیاتر ئەویان فێرەکەین زمانی ئینگلیزیان باشتر بێت جوانی بە ئینگلیزی قسە بکەن و شە و ڕستە و ئەمانیان بۆ نووسین و فێریشیانەکەن چۆنیەتی هەڵسوکەوتی ڕۆژانەش هەر بە ئینگلیزی باشە مامۆسا ئەو وانەی کە لێرەی خوێنن وانەی قوتابخانەیە یان خۆتان وانەتان داناوە خۆمان منهەجێکمان هەیە دامان ناوە بۆ هەموو پۆلەکانە بەڵام ئیتر ئێمە خۆمان لێرە بەپێی پۆلەکانی گونجێنین بکەم و زیاد دەکەین بەپێی تەمەنەکان تەمەنی وا هەیە پێویستی بەوەی ABCDەکە فێر بێت و لەگەڵ وشەی سادە ئەو تەمەنانەی کە بەرزترن پێویستیان بەوەیەکە وشەی زیاتر و ڕستە ئێستا ئەوانەی خوارە وشەیان فێرەکەن لێیانە پرسینەوە بەڵام بۆ منە پۆلی یەک توانە نووسینی وشە و ڕستەی نییە بەڵام پۆلەکانی کە وشەشیان بۆ نووسین و ڕستە و لێشیانە پرسینەوە ئەی مامۆستا من و زیتەڵە لەو دیوبوون لە ژووری هونەر گوێم لە ئێوە بوو گۆرانیتان لێە و سێریشتانە کرد ئەوە چۆنایە لێرە ئێمە خۆمان خۆم بەینی پێیان ئەڵێم وشەکانە پەڵێمەوە ئەوەیە اینجا بە تەلەڤیزیۆنەکەش بەیان لێ ئەیەم گۆرانی و شتۆنیەتی فێرکردنی وشەکان و هەمویان بۆ لێم و تر دووبارە دوای ئەوەش دیسان لێیانە پرسمەوەی تراوە فێرە بن لە ماڵەوە مڕاجعەکەن تر جوانتر بۆ ڕۆژی دواتر جوانتر فێرە بنی زۆر باشە زیتەڵە تۆ ئینگلیزی زانی هەلو هاي اوكي ئیتس ئەتەوار ئەوشتانە زادە بێ مامۆسا باشم لە ئەنگلیزیە زۆر باشە زۆر باشە مامۆسا و مناڵانی کە لێرە بەشداریەکان لە پۆلی چەنەوە بێ بەشداریکەن واتە هەموو پۆلەکانی تایە لە پۆلی یەکەوە بۆ پۆلی 6مان هەیە سەرەتایی واتە تەمەنی 6 بۆ 12 ساڵمان هەیە ڕاستە مامۆسا ئەم خولانە بەس هاوینان دەکرێتەوە واتە لە کاتی پشوەکانە بەڵێ لە کاتی پشوەکانە لەبەرەوە خوێندکار ئەوە مەشغوڵی ئەنتەرنێت و سۆشیال میدیانە بێ زیاتر گرنگی بە فێربوون بێت زۆر باشە دەستە خۆش بێ مامۆساکان ئێمە چی بۆ لای مناڵەکان باشە تەواکان زۆر سپاس مامۆسا سپاس بۆ ڕووماندووبوونە سڵاوتان لێ بێ چۆنن باشن ئەو تۆ ناوت چییە؟ ئەمەل ئافرین ئەمەل لە پۆلی چەنی بۆ سێ دەرەچی ئافرین حەزت لە خولی هاوینەیە؟ ئەم خولەی ئەمڕۆ بەشداریتیە چییە؟ زمانی ئینگلیزی فێرەبی ئەی سوودت لێ بینیوە؟ ئافرین هەربژی بەردەوام بە و گرنگی زیاتری پێ بە باشە؟ ئافرین ئەمەل گیان چۆنی تۆ؟ باشی ناو چییە؟ ئەرینا لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێم دەرەچم بۆ چوار لە سێ دەرەچی بۆ چوار ئەرینا هیچ سوودێکە لەم خولە بینیوە؟ باشە ئەتەوێ بەردەوام بی بۆ نمونە ئەگەر ساڵێکی تر بکرێتەوە؟ بۆچی؟ ئەم خولە مامۆستاکان زۆر دەرزشتی خۆشمان پێ دەڵێن و لەگەڵ شتی خۆشیشمان بۆ دەکەن ئێمە سپاسی مامۆستاکانمان دەکەین ئافرین زۆر باشە ئەرینا گیان ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ مایە ئافرین لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار زۆر باشە هەستێ ئەکەی سوودێ لەم خولە بینی بێ؟ زۆریشم لەبینیوە زۆر باشە ئەی ئەم خولانە هاوکاری باشتانەکەن لە قوتابخانەیە؟ زۆر باشە ئافرین
کەواتە ئەو مناڵانەی هاوڕێشی کە ناتون بۆ ئێرە بۆ خولەکان پێیان بڵێن وەرنە خولانە سوودیانەیە باشە؟ ئافرین سڵاو هاوڕێکە چۆنی؟ باشی باشی؟ ناوت چییە؟ هەنا هەنار یان هەنا؟ هەنا هەنا ئافرین لە پۆلی چەند هێنا؟ 3 بۆ 4 دەرەچی سێ بۆ 4 دەرەچی ئافرین هەنا لەگەڵ هاوڕێکانتا هاتووی بۆ ئەم خولا؟ بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی سوود وەربگرن ئافرین باشە ئەگەر زمانی تر بزانین سوودی هەیە یان زیانی هەیە؟ سوودی هەیە سوودی هەیە بۆ وانەکانیشمان سوودی هەیە بۆ ژیانی ڕۆژانەشمان سوودی هەیە وایە؟ بەڵێ کەواتە بێ بەردەوام بین و زۆر بە باشین کە بۆ مامۆساکان هەڵخەین بزین وانەکانیان چییە و چیمان پێڵێن باشە؟ باش ئافرین ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئێستایش لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 هەر بژی زۆر باشە ستاهیش باشە گرنگی ئەو خولانە بۆ مناڵە چیایە؟ ماسە فێری زمانی دەکەم وامان لێکە لەوانەکانمانە باش بین وایە؟ ئافرین ئێواتانەوێ بەردەوام بن؟ بەڵێ کەواتە ئەبێ سوپاسی مناڵپارێزی کوردستان و سوپاسی پەروەردەی هەڵەبجە بکەین کە هاوکارێکی باش بووە لەکردنەوەی خولەیە وایە؟ زۆر باشە ئافرین ئێ بەردەوام بن لەوانەکاتان هەتا و کاتێ مامۆسایەتەوە باشە؟ زۆر سوپاس بۆ ئێوە خوا حەفیز جۆنی؟ باشی؟ ناو چییە؟ زیلان ئافرین زیلان لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 ئافرین زیلان تۆ بۆچی هاتووی بۆ ئەم خولا؟ لەبەرەوەی سوودی لێ ببینم سوودی چی لێبینی یادی پێم بڵێ بام نیش ببیتر ئینگلیزی تایە فێری هەموو پیتەکانە بیت فێری هەموو شتێک دەکە ئافرین زۆر باشە کەواتە واد لێکا لەوانەکانی قوتابخانەشا باش بی وایە؟ ئافرین نەربژی ئەی تۆ چۆنی هاوڕێکە؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد کاکە محەممەد کاک محەممەد باشە ئەم خولانە بۆ مناڵ سوودی هەیە یان زیانی هەیە؟ سوودی هەیە ئەیەتێ مناڵانی تر بێن بۆ خولەکە؟ باشە سێرێکی کامێرەکە بکە بڵێ مناڵان پێویستە بەشداری خولەکان بکەن لەبەرەوەی سوودی زۆری هەیە مناڵە پێویستە بەشداری خولەکان بکە چونکە سوودی زۆری هەیە ئافرین هەر بژی دەست خۆش ئەی تۆ چۆنی؟ باشم باشی؟ ناوت چییە؟ ساتیار سادیار؟ ساتیار کاکە سادیار ناوێکی خۆشەیە لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 هەر زۆر باشە ئافرین باشە ئەم خولا سوودی پێگەیانووی؟ بەڵێ بۆچی؟ فێری زمانەکان نەبی فێری وانەکانی تر دەبیت ئافرین باشەی لە قوتابخانەیە باشی؟ بەڵێ لەوانەکان دامووی باشی؟ بەڵێ. حەزەکە ئینگلیزی بە باشی فێربی؟ بەڵێ. زۆر باشە کەواتە تۆ ئینگلیزی بە باشی فێربە دواتریش ئەو مناڵانەی کە ئینگلیزی نازان تۆ فێریاکە باشە؟ باش. ئافرین ساتیارگیان دەستان خۆش بێ هەر بژی سوپاس چۆنن مناڵەکان؟ باشن چۆنی تۆ؟ باشم ناو چییە؟ محەممەد لە پۆلی چەنی؟ دەرچوون بۆ 5 دەرچووی بۆ 5 باشە تۆ لە قوتابخانەیە وانەی ئینگلیزیە خوێنن وایە؟ بڵێ ئەم ڕۆژکە بەشداریت کردووە لە خولی ئینگلیزی و کە ڕۆژانەیت چەندێک سوود بینیوە لەگەڵ قوتابخانەکەتە؟ باشم لێبینی سوودی لێ بینیوە؟ زۆر باشە کاتە بەردەوام لەم خولانە بەشدار بە باشە؟ زۆر باشە ئەی ئێوە تۆ ناو چییە؟ محەممەد تۆش ناو محەممەدە لە پۆلی چەنی؟ دەرەچیم بۆ 4 دەرەچی بۆ 4 بەڵێ ئەی ئەزانی ئەمڕۆوانەکەتان لەسەر چی بوو؟ بەڵێ باسی چیان کرد؟ باسی ئەوانە و ئەوانە باشە ئەمە چییە؟ ئەمە کاندی واتای چییە؟ چکلێت ئەی ئایسکرێم؟ هەر پێ دەڵێ ناسکە هەر ئایسکرێم؟ باشە ئەی تۆ ناو چییە؟ محەممەد ناو محەممەدە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 ئەیزانی من ناوم چییە؟ من ناوم تەوارە خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە ئێوەم بینی تۆ توانی بۆمان باسکەی ئەمە ئەمڕۆ چیتان خوێنوە؟ نە باسی هەمان بۆ بکاڵێ ئای و یو وی و دەی چی بۆ بەکاریا؟ هاف ئەبێ لەگەڵ ئەوانەیە بڵێ هاف ئەگەر هی و شی و ئێج بێ ئێوازانن تو زانی ئەو کاتا بێ بە هاس ئافەرم زۆر باشن چۆنی تۆ؟ ناو چییە؟ ئەلین پۆلی چەنی؟ لە سێم دەرەچم بۆ 4 دەرەچی بۆ 4 زۆر باشە
ئەی دڵخۆشی کە بەشداری کردووە لەم خولەیە؟ بەڵێ زۆر باشە دڵخۆشم منیش کە ئێوەم بینی. سڵاتان لێبێ چۆنە نێوە؟ باشی هەر باش بن پێم بڵم ناوتان چییە باشە با لەمەوە دەست پێکەین ناو چیە تۆ؟ من نام دیارە لە پۆلی چەنی؟ دەرەچم باشە دەرەچی بۆ شەش زۆر باشە ئافەرم ئەی تۆ نام دیارە باشە تۆ لە پۆلی چەنی؟ دەستم دەرەچم بۆ چوار هەر بژیت ئەی تۆ لیا لیا تۆ لە پۆلی چەنی لیا دەستم دەرەچم بۆ چوار ئافەرین ئەی تۆ ژیان ژیا بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ منیش دەستم دەرەچم بۆ چوار هەر بژین زۆر باشە منیش تەوارم خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە ئێوەم بینی بەردەوام لەم خونانەیە بەشدار بن و هەروەها وانەی ئینگلیزیەکەتان ئەزانم چوتێنیام کە زۆر باش بووە بۆیە بەردەوام بن باشە؟ زۆر چاکە ئێستا لەگەڵ زیتەڵەیە ئەڕۆین بۆ ژوورێکی تر با پێکەوە بڕێین خواتان لەگەڵ سڵاو لێ بێ مامۆستاگیانم کاتەوە باش سڵاو لە ئێوە سڵاو مامۆستا چۆنی؟ زۆر سپاس ئێوە چۆن باشی زۆر سپاس سپاس بەخێر بێن زۆر سپاس خۆت بناسێنی مامۆستاگیان بۆ مناڵەکان من مامۆستا هادی حەسەنم بەڕێوەری ئەم خولەم کە لە مناڵپارێزی کوردستانەوە کراوەتەوە خولێکی هەمە ڕەنگە ئەم ژووری دەست ڕەنگینی چالاکی بناڵەکانە ئەم کەرەسانە کە مناڵان لێرە خۆیان دروستیەکەن کەرەسەی بەکار هاتوو هەنێکی ڕاستە یعنی هێناومانە بەڵام زۆری نەیان مناڵەکان ئەوانی کە بە کەڵک نەماوە لە شوێنیکە ئەیەنن لێرە بەکاری هێننەوە زۆر باشە زیتەڵۆک و باسمان کرێمە ڕیسایکڵیە کە بۆ ژینگەکەمان دووبارە بەکارهێنانەوە بۆی کە ژینگەکەشمان پیس نەبێت زۆر باشە مامۆستا ئەم کاری دەستیانە هەموو مناڵەکان خۆیان کردویانە؟ بەڵێ هەمووی خۆیان کردوانەوە ڕۆژانە مامۆستا ڕێنمایانەکەین ڕێنمایی مناڵەکانمانەکەین پیان ئەڵێن یانی بە کەیفی خۆیان چیانەوێت دروستی بکەن زۆر باش هاوکاریشیانەکەین لە دروستکردنی شتەکان چی بەکارهێنن مامۆستاگیان؟ ئەو شتانێک کە لێرە بەکارهێنن زیاتر بۆ نمونە مولو و هەروەها شلیلە و پاشان ئەم تیپانە شتی هەمە ڕەنگ بۆ نمونە ئێستا ئەمە دروست کراوە ئەمە شتی بەکارهاتووە گۆڵ بەڵێ وەکو بڵێ خواردنەوەیەک بۆ دواتر تۆکەیتان بەکارهێناوەوە لەگەڵ قەسەبەکەی کردوتانە زیتەڵەسەیەکە کردویەتی بە ئینجانە و گۆڵ زۆر بۆ نمونە ئەمەش دروست کراوە لێرە ئەمە گوڵێک ئەمەش هەمووی شتی بەکارهاتووە بزانم دەبەی خواردنەوە گازی و شتەکان خواردنەوە گازیەکانە بۆ بە گوڵ ئەمە بەکارهێنەوە پاشان یاری میکانۆ لێرە بۆی مناڵەکان زیاتر تەرکیزیان بجوڵێنین بەشیان بجوڵێنین بۆ دروستکردنی شتی تازە و شتی هەمە ڕەنگ و کۆمەڵێشتی کەشکە لەسەر تەختە کە دروست کراوەوانە بۆ نمونە ئەمەی ئێرش ئەگەر ئەمەش هەر شتی بەکار هاتووە هەر هەمویان ئەمانە هەمووی مناڵەکان دروستیان کردووە ڕۆژانە شتی زیاتری ژەیە بۆ بوونە ئەوانەی کە لەو بەرەوە هەن ئەوانەمان هەیە کە ئەفوو ئەمانە هەمووی لە مور و ئەمانە کە لە بازاڕا هەیە زۆری هەر لەمانن کە ئەفرۆشێ ئیشی دەستە بەڵێ ئیشی دەستە مناڵەکان زۆر ڕاتن زۆر حەزیان لەمەیە شتی جۆرە جۆریان دروست کردووە شتی جوانی زۆر مێشتی ئەو بابەتانە مۆروشتانە خۆتان بۆیان نەکردنی ئەم مناڵەکان خۆیانی خۆمان بۆیان نەکردن لایەن ڕێکخراوی مناڵپارێزەوە بۆیان کراوە و ئەوان ئیتر لێرە شتی پێ دروست ئەکەن سوودمەندە بن لێ زۆر باش مامۆستا و مناڵانی کە بەشدارە بن لە خولەکە تەمەنیان چەندە؟ لە تەمەنی 6 ساڵ بۆ 12 ساڵ بەشدار بوون لە خولە زۆر باشە دەست خۆشتەوارگیان من هیچ پرسیارێکم نەماوە پرسیارم نەماوە دەست خۆش بێ ئێوەش بەخێر بێن زۆر سپاس سڵاتان لێبێت چۆنن؟ باشن؟ ئافەرین ناوچی کچتووە؟ ناو شیفا شیفا ئافەرین لەو ناوە خۆشە شیفا لە پۆلی چەندی؟ پۆلی 2 ئافەرین شیفاوە چییە بەدەستەوە؟ ملوانکە خۆ دروستە کردووە؟ ئەزانی ملوانکە دروستکەی؟ باشە کێ فێری کردووی؟ هەر خۆ ئەی لێرە مامۆساکانە شتی فێر کردووی؟ ئافەرین زۆر باشە تۆ حەزت لەم خولانەیە؟ بۆچی؟
لەبەرەوەی شتی جوان فێرەوی ئافرین هەر بژی ئەی تۆ چۆنی کوڕە جوان چۆنی ناو چییە ئافرین لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئافرین هەر بژی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە داوید ئێوە بران ئافرین ئەی تۆ لە پۆلی چەنی یەک دوانە نێوە ها ئافرین دەمە درێژ بن هەر بژی ناو چییە هەناسە ئەنەس هەناسە هەناسە وامزانی ئەنەس چونکە ئەنەس ناوی کوڕە هەناسە چۆنی باشی باشی هەناسە تۆ لێرە چیەکەی وەڵا دەست بە نووش دروستەکەم هاتووی بۆ خوێن بەڵێ باشە باشە پێم بڵێ سوودەبینیوە لەم خولە بەڵێ ئەزانی چی دروستکەی دەست بن چی دەست بن دەستبەر هەر بژی زۆر باشە تۆ توانی کە گەورە بوو ئەو شتانە دروستکەیت و دواتر لە بازارە بیفرۆشیتەوە و سوودیان لێبینی باشە ئەفەری چۆنن باشی باشن بەڵێ ناوت چییە تۆ حەمەد کاکە محەممەد چۆنی دەگو باسە چۆنە وەڵا باشە باشی کاکە محەممەد وەم ساڵ دەرچووی لە قوتابخانە وایە بەڵێ ئەفەری بۆ پۆلی چەند بۆ پۆلیسێ دەرەچم بۆ پۆلی سێ دەرەچی واتە لە دوو بووی دەرەچی بۆ سێ بەڵێ ئافرین کاکە محەممەدەوە چییە لە بەردەسا ئەوە چی دروستە ئەمریکانوی خانی پێچاکەکەم ئەفرین ئەی باشە لەم خولەیە ئەو شتانەتان فێرەکەن وایە بەڵێ ئەمانە سوودی هەیە بۆ مێشک بۆ بەڵێ. بیرکردنەوە بەڵێ. وەنیا بۆ زانین فێری زۆر شتەبین وایە بەڵێ. تۆ حەزت لەم خولەیە بەڵێ ئەتەوێ بەردەوام بی بەڵێ. زۆر باشە ئەفەری کاکە محەممەد چۆنی تۆ باشم ناوت چییە یاد یاد ئەفرین کاکە یاد لە پۆلی چەنی دەرەزمەسی دەرەچی دەسێ ئافرین ئەوە تۆ چیەکەی خەریکی چی لێرە خەگی سەر میکانۆ ئەزانی شتی جوانی پێ دروستکەی ئێزانی من دروستکەیتەوە بە میکانۆ نازانی خۆشم نازانم ئافری کاکە محەممەد کاکە محەممەد چێ دی ناوچی بوو یاد کاکە یاد تۆ کاکە محەممەد بووی وەنیە بەڵێ بیرم چۆ باشە کاکە یاد تۆ حەزت لەم خولانەیە بەڵێ سوودی هەیە بۆ بەڵێ حەزەکەی بەردەوامبی بەڵێ. کەواتە لەگەڵ هاوڕێکات تا بەردەوام وەرە بۆ ئێرە باشە باش. ئافری سڵاو چۆنی باش ناو چییە ڕامان کاکە ڕامان یا ڕامان ڕامان ئافری کاکە ڕامان ڕامان لە پۆلی چەنی دەرەچمەسی دەرئەچی بۆ سێ زۆر باشە ڕامان ئەو شتە جوانە چییە بەدەستەوە ئەم شتە بە هین دروست کراوە بەچی؟ بەدەبە بەدەبە زۆر باشە کەواتە ئێمە ئەتوانین سوود لەو شتانە وەرگرین کە فرێ ئەدرێوەنیە وەکو ڕیسایکلین دووبارە بەکاریان بێنینەوە بۆ ئەوەی لە جوانکاری ماڵا بەکاریان بێنین وایە ئافرین هەم بەوە ماڵەکانمان جوان نەکەین هەم ژینگەکەشمان پاگەکەینەوە پیس نابێ وایە ئافرین ئەی تۆ پێم بڵێ سوود دەبینیوە لەم خولانە چۆن شتی باشت فێرەکەن مامۆساکان ئافرین ئەوە خۆک دروستە کردەوە وایە ئێتەوێ بەردەوامی هەر زۆر باشە ئافرین هەر بژی چۆنی تۆ باش ناو چییە ڕەوا ئافرین لە پۆلی چەنی دەرەچمەسی دەرەچی بۆ سێ زۆر باشە ئەی تۆ چ سوودێکە لە خولانە بینیوە فێری چی بووی فێر بووی ئاواشت دروستکەی وەکۆم هاوڕێ و ئەی ئەزانی ئەو شتانە بەکاربێنیتەوە کە ئێمە دووبارە فڕێیەی بەڵێ زۆر باشە کەواتە ئەبێ پەرە بە تواناکانمان بین ئەبێ گوێ بە ڕێنمایەکانی مامۆسان بین ئەبێ بە قسەکەین بۆ ئەوی بزانین لە داهاتوە چیمان لێ دەرەچێ باشە هەر بژین ئافرین دەست خۆش سڵاوتان لێبێت چۆنن مناڵەکان باشی هەر باش بن پێم بڵێن ناوتان چیە و لە پۆلی چەنن باشە تۆ ناو چییە ئەوی ئەوین لە پۆلی چەنی دەرەچمەسی دەرەچی بۆ سێ ئەی خەریکی چی دروستیەکەی باسنەی ئادی پیشارمان بە مناڵەکانی تری هاوڕەشمان بیبن سێرکەم چی دروست کردو چەند ملەوەن و جوانیشە ئەمە چۆن دروستە کرد چی و بەکارهێناوە پەتم هێنا موربەکان تێک زۆر باشە ئەیکی یارمەتیای لە گرێدانەکەیە مامۆستا هەر بژیت تۆ چۆنی باش ناو چییە دەری دەریا لە پۆلی چەنی تۆ دەرەچمەسی دەرەچی بۆ سێ تۆشی دروست کردو چێ لە بەردەمتا مەسەبەتەیە بەڵێ گوڵی تایە زۆر جوانە ئەمە چییە بەکارهێناوە ئەمە مەقەبا بوو بەڵێ. قەباکان بڕی مەتێ؟ من دروست کرد
باشە زۆر جوان دروستی کردووە زانی هەر بژیت بەردەوام بە جلەکانیشی گوڵی تیا وەکو گوڵەیە تۆ ناو چییە؟ محەممەد تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلیسی وتی ئەوەم بەرێ ئەمانە تۆ دروستە کردوون؟ زۆر جوانن سێریان کە مناڵەکانێوەش ئەمە چۆن دروستە کردو بۆمان باسکە ئەمە کێیە؟ لە زیتەڵی هاوڕێشمە چێ زانی؟ ئەوە دیتەڵەیە زیتەڵەیەمە؟ زیتەڵی دروست کردووە باشە ئەی ئەوە چییە؟ ئەویان بنم کچە؟ زۆر باشە زۆر جوان دروستە کردووە بەردەوام بە باش؟ ئێوە ناوتان چییە؟ تۆ ناو ئەوینە لە پۆلی چەنی؟ دەرەچی بۆ سێ ئەی تۆ؟ من ناو لیدایە تۆ لە پۆلی چەنی؟ ئەمدا لە پۆلیەکە بۆ دوو دەرەچوو زۆر باشە ئەی ئێوە پێتان خۆشە کە بەشداریتان کردووە لەم خولانەیە؟ ساڵێکی تر ئەگەرم خولە دووبارە بۆ بەشدارە بنەوە؟ باشە ساڵێکی تر لە پلانتانە چی دروستکەن؟ چی دروست دەکەن؟ لەوانەیە مامۆستاکەتان شتی جیاوازتان پێ بڵێ زانی؟ هەر ساڵۆ شتێکتان پێ بڵێ هەر ساڵۆ بابەتێک بێ کەواتە ئێوە ساڵانە توانن بەشدار بن بۆی کە سوودمەند بن باشە؟ زۆر باشە جۆنی تۆ؟ ناو چییە؟ ئایلین لە پۆلی چەنی؟ دەرەجم بۆ سێ هەر بژیت تۆ باسی ئەم میکان و پشکۆلانەمان بۆ بکە ئەمانە چۆنایین چۆن بەکاریان؟ خانووی بۆ دروست و ئەوانە خانووی پێ دروستەکەی؟ زۆر باشە هەر بژیت بەردەوام بن مناڵەکان باشە؟ زۆر دڵخۆشم کە ئێوە بینن ئاوا چست و چالاکن و دەست ڕەنگینن بە هیوام کە بەردەوام بەشداریکەن لەم خولانەیە سەرکەوتوو بن ئەڕۆم بۆ لای کۆمەڵی مناڵی تری هاوڕێی ئێوە باشە؟ داری خواحافیز سڵاو لێ بێ مامۆستاگیان باشی؟ سڵاو لە ئێوەش ئێوە چۆن باشن؟ زۆر سپاس مەمنون من و زیتەڵەی هاوڕێم هاتوین بۆ ئەم ژوورەش بۆ ئەوی کە ئێوەش ببینین بزانین کار و چالاکیەکانی ئەم ژوورە چییە؟ بەخێراتن سەر چاو کار چالاکیەکانی ئێمە دەرسی ئێمە چیرۆک و ڕێنماییە مناڵەکان چیرۆکیان بۆ ئەگەێڕینەوە لەسەر چیرۆکەکە بۆ نمونە پرسیارەکەین ڕێنماییەکان چین بۆ نمونە زوو خەوتن و زوو لە خەواڵسان و کەمتر بەکارهێنانی مۆبایل و اینجا نان خواردنی بەیانی و دەست شۆشتن و ئەم شتانە هیچ لەسەر ئەم شتانەکەم بۆ نمونە ئەو ڕۆژەی من لەسەر مۆبایل قسە ئەکەم چیرۆکێک ئامادە ئەەکەم لەسەر مۆبایل ڤیددیوەک ئامادە ئەەکەم لەسەر مۆبایل دواتریش پرسیارکردن لە تەلەبەکان لا مناڵەکان بەم جۆرە مناڵ شتی باشتر وەرئەگرێت بە گفتوگۆ زۆر باشە کاتە ئێوە لە ڕێگەی چیرۆک و ڕێنمایی مناڵەکان دەکەن ئەو بابەتانی کە باسیەکەن چین زیاتر چی لە خۆگرە؟ بۆ نمونە هەروەکو پێشتر وتم بۆ نمونە ئێمە چیرۆکێک ئامادەکەین لەسەر خواردنی نانی بەیانی ئەو مناڵە ئەگەر نانی بەیانی نەخوات ناتوانێت گوێ بۆ مامۆستا بگرێت بۆ نمونە من یاریەکم هێنا ئەم یاریە ئەگەر منانی مناڵێک نانی بەیانی خواردبوو یەکێکیشان نانی بەیانی نەخواردبوو یاری دەستشکانەوە بۆ ئەوەی نانەکەی خواردبوو بەهێز بوو وزەی پێبوو چالاک بوو بەڵام ئەوەی نانەکەی نەخواردبوو لە یاریەکە دۆڕە بۆیە مناڵەکانیش وتیان مامۆستا ئێمە لێمەوە فێر بووین کە چیتر هەموو کاتێک پێشەوەی بین بۆ قوتابخانە نانی بەیانی بخۆن بۆ ئەوەی چالاک بین و زەمانتیان دەستخۆشواتە بابەتەکانتان پەروەردەی باڵێ زۆر باشە تەوالی چ پرسیارێک هەیە؟ زیتەڵە پێم خۆشەوە بڵێ مامۆستا ئێمەش زیتەڵەی هاوڕێمان ئەگەڕێ بە شار و لادێکانە چیرۆک بۆ مناڵەکانە خوێنێتەوە و بە هەمان شێوەی ئێوە ڕێنمایی مناڵەکانەکە زیتەڵە تۆش ئەوە کردووە چیرۆکە گێڕاوە ئێمەش بەرنامەیەکمانەیە ئەچی سەردانی گوندەکانەکەی لەوێ لەگەڵ مناڵە ئازیزەکانە دانیشتنێگەکەی چیرۆکیان بۆ خوێنینەوە کە پەروەردەی بێ دواتر لەسەر چیرۆکەکە کە بۆ ماخوێنەوە هەنێ پرسیاریان لەکەینەوەکەوی نەگفت و گۆڵەکەڵیانە زۆر باشە دەستان زۆر سپاس مەمنون پێمان خۆشە بڕۆین بۆ لای مناڵەکان زۆر سپاس مامۆستا ماندوومان کردی دەستان خۆش بێت زۆر سپاس مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگبەستان چۆنە؟ باشە فەرین پێتان خۆش ئەمڕۆ هاتە بۆ خولماڵ؟ زۆر باشە باشە پێم بڵێ ئێوە ئەمڕۆ لێرە بۆ چی هاتوو بۆ ئێرە؟ ئافەرین بۆ بەشداریکردن لە خولەکەتان خولی چییە؟ چیرۆک وایە؟ باشە ئێوە هیچ سوودێک لە خولی چیرۆکە بینن؟ ئادی وەکو چی؟ بۆ نمونە ئەو وانانەی کە مامۆستا بۆتان باسەکە ئێوە هیچ سوودێکتان لێ بینیوە؟ بۆ نمونە کە ئەڵێ دەستکاری مۆبایل بەکەن ئێوە هەر یاری پێکەن؟
ئافرین ئەی کاڵێ نانی بەیانی بخۆن نانی بەیانیە خۆن ئافرین ئەی ئەگەر بڵێ ماسک ببەستن کۆرۆنا هەیە ماسکە بەستن زۆر باشە کەواتە وانەی چیرۆک زۆر زۆر سوودی هەیە بۆمان لەبەر ئەوەی بیرکردنەوەمان زیاترەکە توانای مێشمان بەهێزترە بێ هەروەها زانیاری زیاتری لێوەرەگرین بۆیە پێویستە بەگوێ ڕێنماییەکانی مامۆساکەین و ئەو چیرۆکانەی کە مامۆسا بۆمان نەخوێنێتەوە هەمووی سوود بەخشن بۆیە بێ ئێمە بە وردی گوێ لێ بگرین باشە؟ ئافرین هەر بژین ئەی پێتان خۆشە بەردەوامن لەم خولانە؟ زۆر باشە زۆر دڵخۆشم بەناسیتە سوپاس بۆ ئێوە ئێ بەردەوام گوێتان لەوانەکانی مامۆسا بێ بەباشی گوێ لێ بگرن باشە؟ هەر بژین دەستان خۆش چەپڵێ بۆ خۆتان ئافرین نەڵ ئازیزەکان بەڕاستی ئەمڕۆ ئێمە لە شارۆچکەی خوورماڵ بووین زۆر زۆر دڵخۆش بووین ئەزانن بۆ لەبەرەوەی چاومان بەم مناڵە بەهرەمەندانە کەوت مناڵی زۆر زۆر باش و بەتوانان زۆریان پێ خۆشە کە لەم خولانەیە بەشدار بن ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە کە مناڵان کاتەکانی خۆیان هەروە بە فیڕۆ نەیەن لە کاتی پشوەکانە پێویستە سەردانی ئەو خولانەکان کە بۆیان نەکرێتەوە وایە تەوارگیان زۆر ڕاستە زیتەڵی هاوڕێم مناڵەکان تا بەرنامەیەکی تری تایبەتی ڕۆژی هەینی بەخواتان دەسپێرین خواتان